بینەران بیسەرانی خۆشەویست ئامادەبوانی بەڕێز سڵاوی خواتان لێبێت. هەڵقەیەم جارەی بەرنامەکەمان تەرخانەکەین بۆ ئەو هۆکارانەی کە بوونەتە هۆی کاڵبوونەوەی بەها ئەخلاقیەکان، بەها مۆڕاڵیەکان، بەها کوردەواری ڕەسەنەکان. چی بکەین بۆ ئەوەی لە ناو کۆمەڵگا لە ناو خێزانە بەختەوەر بین؟ هەمووتان نەزانن لە هەر شوێنێ عنسرێک کەسێکی شەڕخواسە بێ، کەسێکی بێویژدان هەبێ، کەسێکی درۆزن هەبێ، کەسێکی غەشاش هەبێ، لە ناو خێزانەکەمان، لە ناو گەڕەکەکەمان، لە ناو کۆمەڵەکەمان بڕواو هەبێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ بێ یان ناڕاستەوخۆ زیانمان پێگەێنێ. و لە هەر شوێنێکیش کەسێکی باشە بێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ بە قازان زمان تەواو بێ. بەداخەوە کۆمەڵگای کوردیش بێبەری نییە وەکو هەموو کۆمەڵگاکانی تر کە ئێستا دنیا بووە بە گوندێکی بچکۆلە بەهۆی ئەم عەولەمە و تۆڕە کۆمەڵایەتیانەوە. ئەگەر ملاحەزە بکەن ئێستا ئێمە کۆمەڵێ جاران قیەمی ئەخلاقی جوانمان هەبوو، ئێستا وردە و دە کاڵە بێتەوە. من ناڵێم نەماون، بەس زەعیف بوون، کاڵ بوونەتەوە، هەندێکی خەریکە نامێنێ، کۆمەڵێ قیەم و بەهای تر هاتۆتە ناومانەوە. جاران بەڕێزان مەسەلەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان زۆر زۆر لە ئێستا باشتر بوو. هاوڕێ لەگەڵ هاوڕێیە زۆر دڵسۆز و ڕاستە خیانەتەر هەبووە، بەڵام ژن لەگەڵ مێردەکەیە، کوڕ لەگەڵ دایک و باوکیە، خوشک و برا لەگەڵ یەکتریە. ئێستا هەمومان هەستەکەین وردە و دەکێشەی زۆر هاتۆتە ناو خێزانەکانمانەوە. هەمووش یەگەڕێتەوە بۆ بەڕێزان بەها ئەخلاقیەکان. یعنی چی بەها ئەخلاقیەکان؟ بەڕێزان زاناکان ئەڵێ عیلمی دنیا و پێبێ. حەزەکەی کام زانایی کام فەیلسوفەی ئەڵێ زۆر زۆر زیرەکە وەکو ئەو بە. ئەگەر بەهای مۆڕاڵی ئەخلاقی لەگەڵا نەبێ خراپ بەکارێنین. جان جاک ڕۆسۆ لە دەمێکەوە ئەڵێ تا عیلم بەرز بێتەوە، ناڵێ ڕۆشنبیرە لە عیلم، ئەڵێ تا عیلم بەرز بێتەوە ئەخلاق نزمە بێتەوە. باسی چیەکە؟ ئەڵێ خەڵکێکەیە ئەو عیلمە ئەو زانستەی بۆ چەوسانەوە و هەڵخەڵەتانی کەسانی تر بەکارێنێ. ئێستا سەیری وڵاتە زلیێزەکان کە ئەو عیلمە ئەو تەکنۆلۆژیان بۆ چی بەکارهێنەوە؟ بۆ چەوسانەی وڵاتە فەقیر و داماوەکان کە ئێمە وەکو کورد یەکێکین لەوانەی قوربانی دەستی ئەو وڵاتانەی. ئەگەر قیەمە ئەخلاقیەکان وەکو عەدالەت، دادوەری هەبوایە، یەکسانی هەبوایە، دڵسۆزی هەبوایە، ئێمە بەشمان ناوە ناخورا لەژێر پێوە ناوین. اینجا ئێمە ناچینە ناو بوارەوە، ئەوە بواری ئێمە نییە، ئێمە بوارە دەرونیەکە و کۆمەڵایەتەکەی خۆمان. طبعاً بەڕێزان با بزانین مەبەستمان لە قیەمی ئەخلاقی چییە؟ بۆ نمونەیەکێ لەوانە هاوکاریکردنە. ئێمە چۆن هەوڵ بین هاوکاری یەکتری بکەین، نەک دژی یەکتری بین. یەک نمونەی بچووکتان بۆیەنمەوە بۆی لەمانای هاوکاری بکەن. بەڕێزان زانایەکی ئەنترۆپۆلۆجی، ئەنترۆپۆلۆجیا زانستێکە بەشێکە لە کۆمەڵناسی، یە توێژینەوە لەسەر نەتەوە و قەومیەت و گەلە سەرەتاییەکانەکە. ئەوەی بەسیتە تا ئێستا تەکنۆلۆژیا وەکو وڵاتانی پێشکەوتوو نەچۆتە ناویان، بەراورد دیانەکەن بە وڵاتانی پێشکەوتوو بۆی بزان کاریگەری کەلتور و سەقافەت لەسەر ئینسانەکان چۆنە. ئەم زانە ئەنترۆپۆلۆجیە بۆ کۆ ئەچێ بەڕێزان؟ بۆ گوندێک لە خواروی ئەفریقیا، گوندێکی دواکەوتوو. چییە کا مناڵەکان هێنێ ئەڵێ وەرن هەمووی ڕیز بن، بە لە دووری 100 مەتریشەوە لە بندارێکە سەبەتەیەک میوە داهەنێ، یعنی بێنەوە بەرچاوی خۆتان. سەبەتەیە میوە هەناری تایە، پرتەقاڵی تیا، مۆزی تیا، ئەنواعشت. مناڵەکان ڕیزەکات ئەڵێ وەرن ڕیز بن، کەفی کەم لێیە بڕۆن، چێ زووتر گەشتە ئەوێ ها منافەسە پێش بڕکێ. هەموو سەبەتەکە میوەکە بۆ ئەو ئەوانی جۆی لێگرن. وەڵا فیکە لێیە هەموو مناڵەکان بە هێواشی دەستی یەکتریان گرتۆ بە یەک ڕیزە ڕۆن، کەس پێشێویتر ناکەوێت. هەمویان بە یەکەوە ئەڕۆن ئەگەنە لای سەبەتە میوەکە. سەبەتە میوەکە لە نێوان خۆیانە بەشەکەن، بڵێن 20 کەسن، ئەو مۆزێکەوە سێوێک بەشەکە. زاناکە خۆی ئەمریکیە بێ ئەنترۆپۆلۆجیەکە لەوێ خۆت ئەنزان لە ئەمریکا منافەسە و پێشبڕکێ و ململانیە هەر یەکە ملیەوی تر بشکێنێ. یعنی لەوانەی لە ئەمریکایە بڵێن 100 ملیاردێر هەیە، بەڵام 100 ملیۆن فەقیر و هەژار هەیە لە دنیاە. یعنی دەوڵەمەندیەکە چۆتە پارەی دنیا، چۆتە دەستی چەند کەسێکی کەمەوە. ئەوە نییە هاو یەکسانی هەبێ و دادوەری هەبێ، ئەمە ڕئیسمالیەت ئاوایە، پێمان خۆش بێ پێمان ناخۆشێ. ئەویش بەلایەوە سەی دەبێت کە ئەو قیەمە ئەم هاوکاریە لە کۆمەڵگا سەرمایەدارەکان نەماوە، هەر یەکە بۆ خۆیەتی.
هەریەکە بۆ خۆشی بێ هەرکە ئۆخی هەرکەس بۆ خۆی خەڵکێکی زۆر بێ بەشە بێ طبعاً ئەگەر من زۆرم هەبێ و تۆنەوە بێ خۆ تۆ بێدەنگ نابی ئەکید یا ئەبێت من بە عەدالەت بدەمەیە ئەوەی بە زۆر لێمەسەنگ یا دزیم لێ یا ئەوە قانونی حیاتە وەڵاویش پێی سێ دەبێڵە باشە بۆ هەمووتان بەیەکەوە هاتن بۆ یەکێکتان ڕای نەکرد بۆ خۆی هەمووی دەستکەوێ ئەو مناڵانە لە جنوبی ئەفریقا بزانە چیان جوابایەوە وتی چۆن نەبێ یەکێکمان ئەم هەموو میوەیە بخۆ ئەوانی تر سەیریکە ئێمە لەمەوە چی فێرە بین کە کاتێک تۆ لە کۆمەلگایە گەشتی هەمومان بەهاوی باشە لەو کۆمەلگایە کە ئاوە هاوکاریکردن هەیە تۆ تەسەورەکی کەس دزی لەوی ترکە کە زەوی تر بکوژێ بەڵام قوربان تۆ لە لێرە لە شارێکا بژی یەکێ 50 فەردە ئاردی لە ژوورەوەدا ناو منیشی چم نییە ینی بێدەنگە بم ئێمە غەریزەی حیاتە بەقامانەوەیە ئەکید ناچارم دزی لێ بکەم ڕێگەی خوار و خێز بگرم ئەم ڕێگە خوار و خێچەی من ئەم دزیەی من ئەم پەنابرنەی من بۆ شتێکی نادروست لە کوێوە هات لەو نەعەدالەتیەوە هات ئەگەر ئەوە بەشی منی باە و وەکو ئینسان مامەڵی لەگەڵاکردمایە و مناڵەکانم برسی و تین و نەبوونایە من پەنام بۆ دزی نابێت کەواتە بەڕێزان هەموو توێژینەوەکانەوەمان پێڵێن ئەڵێ هەرچی تاوانەکان هەیە دزی کوشتن سەربڕین خیانەت هەمووی لە ئەنجامی نەبوونی بەهای ئەخلاقیە من ئەگەر بەهای ئەخلاقیم هەبێ پەروەردەیەکی باش کرابم خیانەت لە ژنەکەم ناکەم چونکە ئەڵم بۆ بە دزی ئەوە بچم بۆ بچم یەکەم خیانەت لە یەکێ بکەم ئافرەتێکی تر تعدای لێ بکەم خوا قبوڵەکات من قبوڵەکەم یەکێ تعدا لە خوشک و دایکی من بکات ئەی چۆن من خۆمە ڕێ بە خۆمەیەم دوای ئەومە خێزان مەهاوژین مەهاوسەرمە چۆن لە دزیەوە پەنا بۆ خوار و خێچی بەرم و لە ماڵی شۆ بڵم تۆ هاوسەرمی لەو لاشۆ فێر لێ بکەم بڕواتان هەبێ بەڕێزان هەموو کۆمەلگاکان کە ئێستا تێوە گلاون کاڵبوونەوە نەمانی بە ئەخلاقیەکانم ئەمە لەسەر هاوکاری لەسەر یەکسانی بە هەمان شێوە بەڕێزان کاتێک کە تۆ خریجی جامیعی تەعینە ناکەن و یەکێکی تر بە واستە پێشتەوەکەوێت چۆن مرتاحەبی تۆ یەکەم بووی ئەو بە واستەش دەرچووە بە غەش دەرچووە کەچی ئەو پشتی هەیە تەعین نەکرێ ئەها نەبووینی یەکسانی تەبەن تۆی تر یاخ لەبەردەم دوو ڕێگای هەر کەسێ زۆڵمی لێ بکرێ بەڕێزان بەهای ئەخلاقی نەبێنێ لە بەردەمی دوو ڕێگا سێمی نییە یا ئەوەی هەر خۆی خواتەوە خەفەتە خوا و پاش ماوەیە تووشی کۆمەڵێ نەخۆشی و گرفتی دەرونیە بێ سەری خۆی هەڵەگرێ و ئەڕواوی تووشی بەڵایەگە بێ یا ئەوەیە پەلاماری بەرامبەرەکە ئاياتەوە وەڵێم بۆچی منیش حەقم هەیە یعنی پەنا بۆ ڕەفتاری شەڕخوازیە بە کە هەردووشیان خراپە دروستی دەرونی تێگەیەن ئەگەر یەکسانی هەبووە قانونی بەسەر هەمومانە تەطبیق وایە من تۆ ئەو گەنجە بۆ وایە کرد بۆ ئەو هەموو گەنجەمان هەیە کەواتە بەڕێزانە مەژەیەک ترە پاک و خاوێنی ئێوە گەر ملاحەزە بکەن بەڕێزان ئێمە وڵاتانی ئێمە کە بەناو ناومان وڵاتی ئیسلامیە کە یەکێ لە قیەمەکان کە لە دینی ئیسلام و زۆربەی دینەکانە کە گرنگی پێن پاک و خاوێنیە نەظافەت من الئیمان وایە دە باشە بەڕێزان بە ویژدانتان ئەو بینەراناکەن بە شاید و ئێوەش وڵاتانی ئیسلامی پاک و تەمیزنیا ئەو وڵاتانی ما پێیانڵێن کافرن ئەکید وڵاتانیەوەی کە پیانەڵێن کافرن کەواتە خۆ ئەوان ئیسلامی ژنین بەڵام بۆ قیەمی پاک و خاوێنی وەرە بە سەیریکە مەکتەبمان هەیە دە فەڕاشی هەیە بۆی تەعین کراوە بەڵام پیس و چەپەڵە بۆ چکە مناڵەکانمان فێر نەکردو پاک و خاوێن بن ئێمە مشکیلەکەمان چێ بەڕێزان ئێمە تەعلیممان هەیە تربیەتمان نییە فەرقەیە لەبەرەوە یەکێ فێرکەی لەکوێ پەروەردەیکەی ئێمە ئەمانەوە کەسەکانمان پەروەردەکەین بەها ئەخلاقیەکانیان تیازەڕەکەین نەخوێنەواریش بێ یەکێ بەهای ئەخلاقی هەبێ ئیسراحەتەکەی لەگەڵ خیانەت لێ ناکە و فێڵە هەر لێ ناکە بەڵام هەزار دکتۆرا و ماجستێری هەبێ علمی دنیای هەبێ بەها ئەخلاقیەکانی لەگەڵا نەبێ ئەم دکتۆرا و ماجستێرە ئەم علم و ئەم زانستەی بۆ خەڵەتانی کەسانی تر بەکارێنم بۆ چۆسانەوەی کەسانی تر بەکارێنێ سەبەبەکەشەوەیە ئێمە لە ماڵە و لە قوتابخانە خوێندنگا من لە چای لە بەردەمی مناڵەکانمە دە بە ئاوەکە لە سیارەکە و فڕێمە خوارەوە جگەرەکە فڕێمە خوارەوە لە سەیرانگاکە هەموو شتەکان بڵاوەکەم و مناڵەکە چاو لە منەکە برە کۆ پاک و خاوێنی فێر بێ لە کاتێکا قسەی زلیژەکەن اینجا ئەخلاق بەڕێزان عیلاقەی بە کردارەوە هەیە عیلاقەی بە قسەکردنەوە نییە پەروەردەی نوێڵێ بە مناڵەکە و مەڵێ درۆمەکە درۆ خراپە درۆ عیبە خوا درۆزنی خۆش ناوێ درۆزن پیاوێکی باش نییە عەزەکەم حیکایەتە 1 ساڵ بۆی بکە سوودی نییە کە تۆ لە بەرچاوی درۆ کرد هەمووی تێگەچێتەوە پەروەردەی نوێ پێ دەڵێ لێ مەڵێ بە مناڵەکە و درۆمەکە و دزیمەکە ئەڵێ بەس تۆ لە بەرچاوی شتانە مەکە لە چۆ فێرە بێ
خۆ بەڕێزان درۆکردن و دزیکردن و غەش و فرتوفێڵ بۆ ماوەیی نییە، یعنی هیچ مناڵێک نییە بێتە دنیاوە غەشاش بێ و فرتوفێڵ بێ و درۆزن بێ. ئێمە فێریەکەین لە ڕێگەی پەروەردەی سەقەتەوە. بۆ یەگەل لە مەکتەب و لە قوتابخانە ئێمە مناڵەکانمان فێری پاک و خاوێنی بکردایە، پەروەردەمان بکردایە، نەک تەعلیم فێرکردن. پەروەردە یعنی چی بەڕێزان؟ یعنی من مناڵەکە کە یێتە مەکتەب فێرم کردایە ژوورەکەی خۆی پاکاتەوە، هیچ نەبێ مێز و کورسیەکەی خۆی پاکاتەوە، ئەو 2 مەترە چوارگۆشەی کە تیا کورسیەکەی تێتی شتێک بێ هەڵی گرێتەوە بیکاتە تەنەکەی خۆڵەکەەوە، جانتاکەی پاک ڕاگرێ، کتێب و دەفتەرەکەی بەرگی تێ بگرێ، پاک و تەمیز بێ، دەم و چاوی دە لە دەی ئێمە. ئەوە نەزافەت من الئیمانە، دە لە دەی ئێمە. بەڵام ئێمە چیەکەین بەڕێزان؟ فێریەکەین دەرخیکا بڵێ پاک و خاوێنی لە ئیمانەوەیە، دەرخی کردووە فەقیرە، خاصن گەر بە عەرەبیش بێ هەر لێتیە ناگە نەزافەت من الئیمان، دەرخی کردووە بۆمانە گێڕێتەوە دە لە دەی ئێنە، ئافرین دە لە دەی هێنا لە نەزافەتە. ئەمە لەسەر چی؟ لەسەر وەرەقا. بەڵام لە واقعیشا چڵ منە، چڵمەکە بەلووتیایەتە خوارەوە، جلەکانی پیسە، دەپەڵی پێوەیە، دەفتەر و کتێبی لەت بەلا 50 لاوە نووسرا و دڕاوە و شوێنەکەی خۆی هەڵی مەزبەلەیە و زبڵخانەیە. چیمان کرد بە چی بەڕێزان؟ ئەمەیە کێشەکانی ئێمە. ئەبێ ئێمە لەمە دووە پەروەردەی تاکەکان کەین لە ڕەفتاریانە ڕەنگ باتەوە، تۆڵێ بەزەی بە خەڵکا بێتەوە. سەخۆ مناڵەکانمان باسی بەزەی و گەنجەکانمان کەم بەزەی و بە خەڵکا بێتەوە، واکەی بە دەرخی کردووە هەمووی لەبەرە، بەڵام بە عەمەلی بەزەی بە کەسان نایەتەوە، دارەکە هەڵی کێشێت، چاڵ بۆ برادەرەکەی هەڵەکەنگێ، جنێو بە مامۆستاکەی ئەیە، ئاژەڵێکە باڵندەیە کە باڵی چوزانم ئازاریەیە، هیچ کامە بەزەیە، کامە ڕێزگرتنە. باسیەکەین ڕێزگرتنی گەورە. بڕاتان هەبێ من چەند جان نامەم بوات و ئیمێڵم بات و یا لە ناو بازار کەسی بە تەمەن ئەڵێ تخواوە لە دکتۆر جاندانیشەوەرە چای بخۆی نەوانەیە، فریمێسێک بە چاوێتە خوارە، وەڵێ من نەوەیەکم پەروەردە کردووە، کوڕەکانم وا پەروەردە کردو، ئێستا نەوەکەم چییە؟ یان ڕیشم ڕائکێشن و گاڵتەم پێەکەن، گۆچانەکەم لێ ڕاکێشنەی شاردنەوە، عینەکەکەم لە چاوم وایە، ئەمە شتێک پێ شاردنەوە ناتوانم، ئەو شتەکان لێڵە، ئەمە نەوەی نوێیە. ئەمە کێشەکەیە. ئێمە مناڵەکانمان فێر نەکردو ڕێزی بابە گەورە بگرن، ئەمە باوکی باوکتە، ئەمە دایکی دایکتە، فێرمان کردوون شەڕەجنێویان لەگەڵا بکەن، گاڵتەیان پێ بکەن. توە کوا ڕێزگرتنی گەورە، کوا بەزەی هاتنەوە بە بچووکە، کوا ڕێزگرتنی کەسانی خاوەن پێداویستی تایبەت، هەزار ناو ناتۆران لێ دۆزنەوە. من دەیان دایک و باوک بەڕێزان گلەیەوە کە ئەڵێ مناڵەکەم خاوەن پێداویستی تایبەتە، ئەچین بۆ پارکێک، بۆ هەواری شار، بۆ پارکی ئازادی، بۆ شوێنێ، ئەڵێ دایک و باوکەکانی تر سۆتفەیتە مناڵە گەشەی دوا کەوتووە خاوەن پێداویستی تایبەتە، پاڵێ بە مناڵێکی ترۆنی ئەڵێ هەزار قسە بە ئێمە ئاڵێن، ئەڵێ ئەم شێت و شوورە چی هێناوتەم نازانم چی. ئێ باشە کاکەمە کەسانی خاوەن پێداویستی تایبەتە، کوا ئەو سەقافەت و ڕۆشن بێ، کوا ئەو پەروەردەیە، کوا ئەو ڕاگەیاندنەی کە ئێمە فێرکا کە ڕێزی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بگرین کە مە گەشەیان دوا کەوتەوە بەدەستی خۆیان نییە، هەستی دایک و باوکیان بریندار نەکەین. دایک و باوک گەڵێ من ناتوانم مناڵەکانم بێنمە دەرەوە، خەڵک گاڵتەم پێکا، خزم و کەسەکەم نایە بۆ ماڵم، نایە ژێرم چم بۆ ماڵێن، توخوامەیە مناڵەکان شتەکانمان نشکێنێ. بەڕێزان کوا ڕحم و بەزەی، کوا ئینسانیەت، کێمە باسی ئەماناکەین بەڕێزان، ئەمەیە دڵسۆزی، هاوڕێیەتی، تخوا سەداقە هاوڕێ پاکەکەی جاران ماوە بەڕێزان، ئەمە هیچ لەسەر ئەوە نەبکەین، بۆ هاوڕێیەتی نەماوە، بۆ فرتوفێڵ و غەش، بۆ جاران هاوڕێ قوربانیە لە پێناو هاوڕێکەی خۆیە، بەڵام بۆ ئێستا بە ناوی هاوڕێتیەوە چاڵی بۆ هەڵەکەنێ و لە پشتەوە خەنجەری لێ ئەیات و تووشی بەڵایەکات. چەند برادەری خراپ مناڵەکانمانیان هەڵخەڵەتان، چەند کێشەمان بۆ دروست بوو، کەواتە ئێمە نەمانتوانیوە پەروەردە مانای سەداقە هاوڕێتی لە دڵ و دەرونی هەرزەکارەکانمانە. تەمەن ڕاگەیاندەکانیشمان بەرپرسن، ئێمە خۆمەر خێزان، ئێمە هەر ناتوانم هەر خێزان تاوانبار کەم دایک و باوک. ئەی ڕاگەیاندەکان کوا ئەو بەرنامە و پرۆگرامانەی هەیە بۆ گەشەپێکنی بە ئەخلاقیەکان، سەیری کە و بەرنامانەی هەیە کامانە. من لە دووسێ شوێنە باسی ئەوم کردووە، ئستازی کۆمەڵناسێکی کەنەدیە خۆی لە فەڕەنسا کتێبێکی دەرکردووە بە ناوی زەمەنی هیچ و پوچ، ئەڵێم سەردەمە سەردەمی هیچ و پوچە، ئەو کەسانی هیچ و پوچن بەرزیانەکەنەوە، سەیری کەوانی کە هیچیان پێ نییە چۆنیان بن بە ئاسمانە ڕاگەیاندن و شان و باڵیان بۆکەن، بەس ئەو کەسانی کە بەهای ئەخلاقیان هەیە بزانت چۆنیان هێن نەخوارەوە، ئەو کەسانی نمونە و قودوەن چۆن لێیانێن، چکە فعلا سیستەمەکە سیستمێکی هیچ و پوچە. جا ئێمە ژۆک و کورد کەوتونەتە نا ئەو سیستمەوە، چکە ئەم بەها ئەخلاقیانە بە ڕێزانە بێ پەروەردە بکرێ، ئەمە بۆ ماوە نییە. پەروەردەش چییە؟ خێزانە،
قوتابخانە و خوێندنگاکانمانەوە باسمان کرد کە ئێمە چۆن فێریانەکەین و چۆن قیەمە ئەخلاقیەکانیان وەکو بەبەغا وەکو تووتی خێنە ناومێشیانەوە بەڵام لە کردداریانە هیچ شتێوەیان نییە چونکە بەهای ئەخلاقی بەڕێزان ڕەبتە بە کردارە و فعل نەک بە قسەکردنەوە بە قسە هەمومان شتی زلەڵێن بەڵام بە فعلی بە پراکتیک تەطبیقی ناکەین چۆن ئەم ڕەفتارانە گەشەکە بەڕێزان لای ملاڵ هەموو وڵاتانی پێشکەوتوو بەو شێوەن سال لەو یابانە بەڕێزان کە ئێمە وەکو نمونەی هێنینەوە ئەزانن لەوێ فەڕاژ نییە لە باخچەی ساوایانەوە تا جامیعە فەڕاشیان نییە مناڵەکانی خۆیان فێر کردووە ژوورەکانی خۆیان پاکەنەوانێ هەر یەکە و ژووری خۆی و مەساحەکەی خۆی لەو ژوورەیە 30 مناڵ 20 مناڵ لەم ژوورەیە 20 هەریشی 2 مەتر مڕەبع پاکەنەوە شتەکانە خەنەتەنگی خۆڵە تاو لەسەرەوە پاداش دەکرێن لا ئێمە مەکتەب هەیە مزگەوت هەیە شوێن هەیە دە فەڕاشی هەیە بەسەر فیس و چەپەڵە بۆ لەبەرەوەی مناڵە هەر شت فڕێنی فێر نەکراین بڕۆ بۆ سەیرانگاکانمان خۆتان چۆن بۆ سەیرانگا ئەو بینێرە بە ڕێزانە خۆیان نەزانن بڕۆ کە دوای سەیرانگایە نەدەرەوە ئەو عەرزە هاواری لێ هەستاوە چۆن پیسمان کردووە ئاخر ئەو هەوای هەڵیە مژین لەوێەوە بۆمانێ لەو درەختانەوە آخر ئەو ژینگە ئەو ئاوە پاکەی خۆینەوە لێەوە بۆمانێ بزانە ژینگە چەند پیس بابێ ئەمە بۆ لەبەرەوەی ئێمە ئەم بەها ئەخلاقیانەمان تیا پەروەردە نەکراوە کە گرنگی بە ژینگە بین چکە وێ ژینگە پاراستنی ژینگە بەشێکە لە بە ئەخلاقیەکان دڵسۆزی خاک و نیشتیمان ئێمە نەمانتوانیوە پەروەردەیەکی دروستی مناڵەکانمان بکەین وڵاتی خۆیان خۆش بێ ئێستاشە تاوەکو ئێسا حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 1992 نەیتوانی ئەو فکرەیە لە ناو مێشک و دڵ و دەرونی مناڵەکان و ئێمە بسڕێتەوە کە کاتی خۆی لە زمانی بەعس و ئەوانەی کە زوڵمیان لێ کردوین حکوومەتمان بە بەراز زانیوە ئێستا زەڵم مویە لە بەراز بێتەوە زۆرە ئێستا شەمان تیاڕووننی جارانمان بۆ تەپلە سوورەکان و قوات خاسە بۆ پۆلیسەکانمان هەیە نەمانتو ئەمە ئیشی پەروەردەیە ئەمە دروستکە میسانانە بڕاتانە بێسا حدود بکرێتەوە و ڤیزە بن لەوانەیە ئەم وڵاتە لە 190 زیاتر بڕوە ئەگەر لە ساسەیشی نەڕوە معقولە گەنجێکە چەند ساڵ 6 ساڵی بنەڕەت ئیبتیدایی و 6 ئەعدادی و متەوسط 12 ساڵ 4 ساڵی جامیعەیە 2 ساڵی مەعهەد 16 14 ساڵ پەروەردەی کەی نەمانتوانی بە ئینتیمای بۆ خاکەکە هەبێ بەس دەواازەیەکی بۆ گرێت ڕا خۆ ئەمە خەتای ئەم گەنجە نییە خەتای ئێمە نەمانتوانیوە وابەستەی خاکەکەی بکەین چکە نەبستی عەرزی هەیە نە ڕێزیە گیرێ نە عەدالەتێ نەیچێ ئیتر وڵاتی چی وڵات خۆ بە شیعار نابێ وڵاتی خۆ خۆش بێ ئەی باشە ئینسان چیە کەواتە خاچی خۆی خۆش نەبێ هاوڕێکانی خۆش نەبێ پەیوەندی لەگەڵ دایک و باوکیان بەم شێوە بێ ئەمە قیەمەکانی بێ بە پاک و خاوێنی و هاوکاری و لەگەڵ کەسانی چواردەورمان بەم شێوە ئەی باشە ژیان چیتە خۆ دۆزەخە ئەزان ئێستا بەڕێزان مەترسیدارترین شت خەتەرترین شت دوژمنی ئینسان بە ئینسانەکانە بڕۆ ئەوڵی پارە ئێستا لە ناحی ئەمن و کوتەلی کۆنکرێتی و حیمایە و سیارەی دەرا لە هیچ شتێکدا سەڵف ناکرێت بۆ جێیش و بە حیمایە جاران خەڵک بۆ مەلەرزە ترسا لە زیلزالە ترسا لە مار و نازام دوو پشکە ترسا ئێستا دوژمن ئینسانە کەواتە نەمانتوانی وە قیەمە ئەخلاقیەکان لە ئینسانە زەڕەکەین هاوڕێ و دۆستی خۆی بێ ئەزانی زۆر جاردوو لە ڕووی ئەوە بینەران ئاژەڵ زۆر باشترە لە هەندێک مرۆڤ ئەزانن گورگ لەگەڵ گورگە شێر لەگەڵ شێرە پڵنگ لەگەڵ پڵنگە لەگەڵ جۆرەکەی خۆیان کە شەڕیانە بێ یەکێکیان ئەگەر بەزی ڕۆی ئەوی تر دوای ناکەوێت تاوا کۆتاییە لای ئێمە لە شەڕا کە ئەگیرەی پەڕۆسپیەکەش اینجا تێزابی پیاکا و جۆیە بڕێ و لت و پەتیەکات یعنی ئەوەی هەندێک ئینسانێکە ئاژەڵیش نایکات لە ناو ئاژەڵە کۆمی قیەمی باشتر هەیە کە ئێمە باسی مرۆڤەکەین ئەڵێ مرۆڤایەتی ئەڵێ نەم شتە نامرۆڤایەتیە ئەی کە نامرۆڤایەتی مرۆڤ چۆنێکە نەخێر مرۆڤایەتیە کەواتە پەروەردە بەڕێزان هەموو جارێ هاوارەکەن بێت لە مناڵیەوە ئەم پەروەردەیە بکەیت من مناڵەکانم چۆن فێری بۆ نمونە پاک و خاوێنیانەکەم کە لە ماڵەوە شتێکی هەڵگرت کە لە دایەنگا و باخچەی ساوان شتێکی هەڵگرت خسێتەنەکەی خۆڵەکەەوە کە لە مەکتەوتی وتم دەست خۆش ئافریم پاداشتم کرد هانممە دووبارەیە کاتەوە چونکە طبیعەتی بەشەر وایە سا جەنابە کردارێکی باشکە هانە بین و تەرجیعکەین دەستخۆشی لێ بکەی دووبارەیەکەیتەوە پاش ماوەیە هەر شتێ دووبارەی کەیتەوە ئەبێ بە عادەت بەخوو لا ئینسان کەسێتی ئێمەش مەجموعەی عادەتە تۆ مەجموعەیە خۆ عادەتەیە هەبیت لە کاتی نان خواردنە لە کاتی قسەکردنە لە کاتی جلەبەرکردن لە کاتی ڕۆیشتنە مامەڵەیە ئەمە هەمووی بە دووبارەکردنەوەیە کەواتە ئەگەر ئێمە بتوانین لە ناو خێزان لە ناو دایەنگا و باخچەی ساوێن قوتابخانە مناڵەکەمان پاک و خاوێن بوو تەشجیعمان کرد پیس و چەپەڵ بوو لێمان قبوڵ نەکرد واسی لێنێ کە هاوکاری مناڵێکی تری کرد و شتێکی دۆزیە و ئەمانە دیای نییە و دەستخۆشیمان لێ کرد دووبارەیە کاتەوە
بەڵام شتێکی خراپی کرد لێی تووڕە بووین و قبوڵمان نەکرد و گلەییمان لێ کرد سەرزەنشمان لێ کرد وازی لێنێ چکە ڕفتاریشی غەڵەت ئەگەر لێ قبوڵ نەکرد وازی لێنێ کە وازی لێنە نامێنە بەڵام کارە ساد لەوەیە کە مناڵەکە و شتێکی باشکات تۆ پاداشتی نەکەی عقوبەی بێ کەسێ خیانەت لە نیشتیمانەکەیەکە کەسێ درۆ لەگەڵەکە کەسێ فرتوفێڵەکە پاداشتی بکەیت ئەوەی ئێستا لە وڵاتان و کاڵە سیستمی چوپ و جاوایە بزانە کەسە دڵسۆزەکان چیان لێ هاتووە بزانە کەسە خائین و خۆفرۆشەکان چیان لێ هاتووە ئەخۆی خستمی ئەخلاقی لەوە پەروەردابێ بەڕەزات تۆ گەرەتەوێ ئیتر هاوکاری کرد پاداشتی کە ئەمانەتی هەبوو دەستپاک بوو شتێکی دۆزیەوە بۆی هێنای هانی بە ڕێزی گەورەی کرد دەستخۆشی لێ بکە و هانی بە مەسەلەن بەزەی بە ئاژەڵا هاتەوە خزمەتی ئاژەڵی کرد دارێکی چاند زیانی بە کەس نەگەیان پاداشتێکە وردە وردە هەر شتێ پاداشتێکەی وردە وردە دووبارە بێتەوە کە دووبارە بۆ بێ بەخوو ئێستا مناڵێک دانی ناشوە وەرە ناچاری بکرد لە 3 ساڵی و 4 ساڵی ویتر لە دوای 2 ساڵی 3 ساڵیەوە بڵێ دەی شەوەرە دانەبشەوە زۆر تۆزی پێی ناخۆشە بەس وردەوەدا دوای ئەوەی کە بوو بەخوو لە لای بڵێ دانیشن مەشۆ هەری شوە چکە بۆ بەخوو بە عادەت لە لای هەندێک کەسێشی خراپێکا بەخوو بە عادەت جگەرە کێشانە بۆ نمونە مەشروب خواردنەوەیە خوگرتنە بە مادەی هۆشبەرەوە یا هەرشت کڕینە یا مدمین بووە لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان هەمووی تەبیعەتی بەشەر سلوک ڕەفتارەکان ئاوای بەڕێزات طبعا ئەخلاق زۆر جۆری هەیە بەڕێزان زانایەکێ ناوی کۆلبەرگە ئەخلاقی عنی هاتۆ گەشەی ئەخلاقی مناڵەکانی پێواوە هەر زەکارەکان هاتۆ چی کردووە قسەیەکی بۆ باسکردن چیرۆکە بۆ نمونە ئەڵێ پیاوێک ژنەکەی تووشی نەخۆشیەک بووە نەخۆشیەکی زۆر خراپە تەنیا بە یەک دەرمان چارەسەر دەکرێ ئەویش لای سەیدەلانیەکەیە ئەمە چیرۆکەکەیە سەیدەلانیەکەش بۆ نمونە ئەڵێ من بە 5 دەفتەری فرۆشم خۆی لەوانێ دە وەرەقەشی تێ نەچۆ بەس ئەڵێەوە داهێنانی خۆمە مافی خۆمە تاو من بە 5 دەفتەری فرۆشم کابراش قەرزەکە ئەم لە 2 دەفتەرونی بۆ کۆکرێتەوە ئەچێ بۆ لای کابرای سەیدەلانی ئەڵێ کاکە گیان ژنەکەم وە ئەمرێ بەس پێویستی بەم دەرمانەی توێ ئەمە 2 دەفتەرونی وعد بێ دوای ئەوە قەرزەکەم و ناکەم بەس تۆ ئێستا مەرە دوای ئەدەمە کابرا هەر ڕازی نابێ سەیدەلانی لێرەیە مشکلەیەک دروست بووە ئەوی ژەوێ ژنێکەوە خەریکە ئەمرێ عیلاجەکەش ئەم دەرمانەی لە ئەم کابراەش بیان و پارەی زۆرەگرێ پرسیاری لە مناڵ و هەرزەکارەکان کردووە لە خەڵکەکە بەڕای ئێوە ئەم پیاوە چی بکات ئایا دانیشێ واز بێنێ تا ژنەکەی ئەمرێت یا بچێ پارەکە بدزێت با بڵێن دەرمانەکە بدزێت یا سەیدەلانیەکە بکوژێ یا چی طبعا لە وەڵامی مناڵ و هەرزەکارەکانە 6 مەرحەلەی ئەخلاقی داناوە کە ئەخلاقی ئینسان بەم 6 قۆناغەیە کردوەتی بە 3 مستەوە 3 ئاست هەر ئاستێک و 2 قۆناغە طبعا ئەڵێ ڕاستە تۆ ناتوانی بیدزی لەبەرەوەی قانون ڕێو پێ نایە بەڵام هەندێکە گەنە ئاستی سێم ئەڵێ ئەگەر قانونی ئەوەنگە زاڵم بێ ڕێگە بەم کابرا با بڵێن چۆنەڵی پارە پەرستە بات ژیان ئینسانی بکاتە خەتەرەوە بێ و قانونە بگۆڕێت و بێ قانونێکیشدا بنرێ مافیا و ئافرەتە بپارێزە چکە ژیانی ئینسان مهمترە لە دەرمانەکە و لە پارە والحاصل لە ئەنجامی ئەوە 6 قۆناغی داناوە نەزەرەی کۆلبەرگ 3 مستەوای داناوە مستەوایەکی داناوە ناوی توڵێ هەندێک کەسەیە ئەخلاقیان لەم مستەوایە لەم ئاستایە ناوە ئاستی پێش دابوونەری تو یاسا ئەمانەی لێرە یابن کامانن کە بەداخەوە ئێستا لە زۆربەی کۆمەڵگاکان ئەمانن زۆرینەی ئەمانن بە ئەخلاقیان ئەمانە بەس مەسڵحەتی خۆیانەی بەڕێزان یعنی ئەڵێ پێش دابوونەری تو یاسا یعنی جۆ بە دابوونەری تو عاداتی عەشایریش نایە جۆ بە یاسا و قانونیش نایە کامە حرامە و گوناحە ئەڵێ کامەی بزانێت لە قازانجێتی و مەسڵحەتێتی ئەواکات یعنی بۆ نمونە گەر موەندی سێبێ لەگەڵ مقاولەکە ڕێکەوێ ئەڵێ ئەم بینایە ئەم مەکتەبە لە عەقدەکەیان نووسراوە 100 تەنی تێکەی 100 تەن شیش کاکە تۆ وەرە 50 تەنی تێکە 50 تەنەکەی تری 25 پارەکەی بە بەمن و 25 بۆ خۆت ڕێەکەوێ ئیتر بیل لەوە ناکاتەوە سبێنێ مەکتەبە ئەڕوخێ ئەمە حرامە ئەوە نێ بەس مەسڵحەتی خۆی هەرچێکی پێ بڵێ بڵوەر هاوکاریم کە لە چەنگی بۆ منتیایە کەواتە معیاری ئەخلاقی ئەمەی کۆلبەرگ دایناوە بۆ ئەو ئاستەی پێش دابوونەری تو یاسا ئەڵێ پێوەرەکەی لەلایەنێ بەرژەوەندی شخصی خۆیان مەسڵحەتی خۆیان ئیتر خوایە کرد هەموو دنیا کاو لەبوو خوایە کرد زەرەری لە هەموو کەسەیە
ئەمە ئێستا بەداخەوە لە کۆمەلگای کوردی زۆربەی و کۆمەلگایانی وەکو ئێمەیە ژمارەیەکی زۆر لە خەڵکمان هەیە کە بەس بە دوای بەرژەوەندی تایبەتی خۆیان ناگەڕن وڵات کاولەکەن مهم نییە مامۆستایە غەشەکە ئەگەر لەم جۆرە بێ مهندیسە غەشەکە کرێکارە غەشەکە هەر چییە بێ بەس خۆی مەعیارەکە بەس بەستەعاتی خۆیەتی بەڵام ئەڵێ هەندێکی تر هەیە ئەخلاقیان لەوە بەرزترە پەروەردەیەکی باشتر کراون ئەخلاقیان گەشتۆتە ئاستی دووەم کە ناوی ناوە ئاستی یاسا و دابوونەریت دابوونەریتەکەی کرۆ بە قۆناغی سێم ئەڵێ دابوونەری چی ئەم جۆرە کەسانی لەم ئاستەیە بن ئەیانەوێ هەموو شتەکانین بەپێی عادات و تەقالیدی کۆمەلگاکەیان بێ یعنی زۆرینەی خەڵک قبولی کاویش قبولیەکە بۆ نمونە گەر ژن بەژن باش بێ زۆرینەی خەڵک لە عەشرەتەکەیانە بڵێ ژن بەژن باشە ویژەیکە ئەوێ خەڵک ڕازیکە وەکو جەحا و جۆ درێژەکەی و کوڕەکەی نایەوە دڵی خەت جا زۆر جا تووشی هەزار نیفاقە بێ چە خەڵک هەریەکەوە بەپێی مەسلحەتی خۆی شتێ هەموو شتێگەڵە بەس بۆی خەڵک لێ ڕازی بێ ئەم جۆرە کەسانە معیارێک پێوەرێکی دروستیان نییە بۆ ئەخلاق هەموو شتێ لای ئەمان ئەخلاقی و ڕاستە ئەگە زۆرینەی خەڵک لەسەری ڕێکەوێ خۆشتانەزان بەڕێزان زۆر جار هەیە لە ناو نەتەوەیەکە لە ناو شعبێکە لە ناو عەشیرەتێکە لە ناو ناوچەیەکە زۆرین لەسەر شتێ دەرکەوتون جاران زۆرینە خەڵک کچی زیندە بە چاڵ ناکرد بەزای ڕاست بوو زۆرینە بۆ نمونە گەورە بە بچووکیان ناکرد شیربایەوە ناگرت سەدان شتمان هەیە لە کۆمەلگای کوردی و کۆمەڵگاکانی ترا کە زۆرینە لەسەر ڕێکەوتن بەس غەڵەت بوون دوای ئەمە ئەڵێ ئەوەی ئەخلاقی بەرزتر بێتەوە گوێ بە دابوونەریت نایە گوێ بە یاسایە ئاستی دابوونەریت و یاسا ئەڵێ نا دابوونەریتی عەشرەتێکەی مەنتیقەیەکە بەڵام یاسا دەوڵەت دایناوە کەسانی شارەزای یاسایان داناوە یاسا بۆ هەموو کوردستانە بەڵام ئەم دابوونەریتە بەسی ئەم عەشرەتەی ئەم ناوچەیە ئەمە موهیمترە بۆیە هەموو شتەکانی مەعیار لای ئەو بەپێی یاسا بێ ئەگەر یاسا وتی ژن بە ژن خراپە من نایکەم ئەگەر یاسا وتی نابێ ژنی دووەم بێنێ بێ ژنی یەکەم موافقەتی لە کاتا موافقەتی ژنی یەکەم نێنم من ناتوانم ژنی دووەم بێنم بەزەگەل لە ئاستی پێشترا بێوی دابوونەری کەزانی زۆرینەی دراوسە خزم و کەسەکەی جوێشی فێنان ژنی دووەمێن و جۆ بە ژنی یەکەمیان نانەویژەی کات مهم زۆرینە چی بکات بەڵام زۆرینە زۆر جار لەسەر حەق نییە زۆر جار دابوونەری دواکەوتووە ڕاز نییە بۆیە ئەم بەرزترە بێتەوەی چوارەمیان قۆناغی چوارم هەر لەم ئاستەیە کە ئەویژەوەی بەپێی یاسا بەڵام بەڕێزان ئاستێکی تر هەیە کۆلبەرێک دایناوە ئەوانەی کە لە ئاستی سەر و دابوونەریت و یاسایان سەر و دابوونەریت یاسا ئەمانە ئەڵێن چی ئەمانە ئەو کەسانن کە بەهای ئەخلاقییان زۆر بەرزە مەسەیەکی و ماندێلا یەکێکی و غاندی یەکێکی وەکو ئەم نعۆم چۆمسکی ئەمانە بەها ئەخلاقیەکانیان لە دین و لە مافەکانی مرۆڤ وەمەینەتەوە یەکگرتوەکان و لە ماوە قیەم ئەڵێ زۆر جار هەندێک یاسا هەیە کوێرە یاساکە ناحەقە من جێبەجێم یاسایە ناکەم یعنی مەچێتە دوای یاساوە ئەڵێ هەندێک دابوونەری دواکەوتووە من بە پێم دابوونەریتە هیچ ناکەم مەسەن لە زمانی سەدام ئەگەر لەبیرتان بێ قانونێکی دەرکردوتی ئەوانەی لە عەسکەری فیرارەکەن بێ گوێیان ببڕن ئەگەر حاکم و قازیەکە لە مستەوای دابوونەریت و یاسایە بێڵە کاکە یاسایە من گوێی کەسەکە بڕم بەڵام ئەگەر ئەخلاقەکەی برز بوو بۆ ئاستی دوای دابوونەریت و یاسا ئەڵێ ئەمە نائینسانیە فیراری کردووە عقوبەیەکی تری ئەم گوێی نابڕم ئەمە دژی مافەکانی ئینسانە دژی نازانم چێ جێبەجێی ناکات ئیعدامیشیکەن ئەها زۆر جار یەکێکە و ماندێلایە چەند شتیانە بۆ نمونە لە تورکیا عینەن شدەوەی نعۆم چۆمسکی لە تورکیا داوایان لێ کرد بێ پاداشتی بکەن و هەدیەی بەنێ و نازانمەوە تەکریمی بکەن وتی تۆ حەقی کورد بە من نایم بۆ تەکریم ینی مەسلحەتی خۆی ئەوانەی لابر دەوڵەتیش کرد بە دوژمنی خۆی بۆ ئەوەی لەسەر ئینسانیت کە کورد کە برای ئەویش نییە کە ئێمە خۆمان کوردین دژی یەکترین ئەمە نەقیە ئەخلاقیەکانیان بەرزە ئەها لە سۆر وڵات یەن خەڵک یە وازی لە هەموو شتێکی ناوە یاتە سەر جادە مزاهراکە ئەڵێ ژینگە پیس مەکەن ژینگە لای ئێمە پیسە ئەو لەوێەوە هاواری لێ هەڵساوە ئەمە بەهای ئەخلاقیان بەرزە بەڕێزان ئەمانە ئەڵێ من یاسا لەسەر سرم دەستور دایک و سەرچاوی یاساکانە من لەسەر سرم بەڵام کاتێک کە دەستور و یاساکە زاڵمە خۆتان نەزان ێستا لە هەندێک شوێن لە پەرلەمان بە زۆرینە حیزبێگەی با بەڕێوە بەس دژی ئەوانی ترە ئەڵێ منە قانونە جێبەجێ ناکەم من قانونێ جێبەجێەکەم کە هەمووی مستەفید بێ لێی کە زۆڵمیتیان نەبێ ناحەقیتیان نەبێ تۆ یاسایەکی دەرکردووە ئەڵێ ئازادی ڕادەربڕین نییە تۆ نابێ بێتە سەر جادە مزاهرە بکەیت تا ئیجازە لە من وەرنەگری و ئیجازەشن نایەتێ ئەو کەسانەی ئاستی ئەخلاقیەکەیان لەسەر و دابوونەریت و یاساوە بێ ئەڵێ من پێویستم بە ئیجازەی تۆ نییە ڕای خۆم دەرەبڕم ئازادی ڕادەربڕین مافێکە خوایەوێتی بە من تۆ ناتوانانی بە یاسا ڕێم لێ بگری
یەکسانی دادوەری هەتا دوای کەواتە بەڕێزان ئەمە قیەمە ئەخلاقیەکانن ئێمە بەم شێوەیە تەبەن ئێمە بە دەگمنە ئەوەی لای ئێمە بڕوا ناکەم لە هەزارە یەکیش بگاتەم ئاستی سێمە بەس لە دنیاە هەیە لە زۆر شوێن هەیە کە ئینسانەکە بەدوای ئینسانیەتایە قیەمی ئینسانەکانە پارێزەیە یەکسانی و دادوەریەوێ ئەڵێ زوڵم نابێ بکرێ بێ عەدالەت بچەسبێت چی بەڵام ئەمانە دەگمەنن تەبەن ئێمە سێ جۆر بەپێی ئەم تیۆرەی کۆلبەرگ و پێی زاناکان سێ جۆر ئەخلاقەیە بەڕێزان سێ جۆر کەسێ ئەخلاق هەندێکی ئەخلاقیان بەس مەسلحەتە بەرژەوەندیە یعنی ئەمانە بەرژەوەندی تایبەتی خۆیان تیاڕیتر پارە بێ دەسەڵات بێ هەر شتێ بێ ئەمانەیکەن بۆ نمونە بڵین سێ کەس سواری پاسێکە بێ لەم سێ جۆرەی تیایەکیان خاوەن بەرژەوەندیە مەسلحەتی خۆی یەکیان چاولێکەریە ئەوی تریان خاوەن وجدانێکی زیندوو ئەخلاقێکی بەرزیەیە ئەڵێ سێکیان وای دانیچوونە ناو پاسێکەوە شوێن و دانیشتون لە پڕ ئافرەتێکی دووجیان سەرەکەوێت یا کەسێکی بە ساڵات و یا خاوەن پێداویتی سوارەکە شوێنی نییە دانیشە کابرای پاسی ژەڵێ کاکە گیان نابێ کەس بە پێوە مرور غەرامەیە ئەوەی بە پێوە یا شوێنێ بەخۆی بدۆزێتەوە یا دابەزێ ئەڵێ ئەوەی کە ئەخلاقی لە جۆری بەرژەوەندی بوو وەختێک شوێنەکەی خۆی چۆڵەکە بۆ ئەو کەسە خاوەن پێداویستی تایبەتەیە ئەو کەسە بە ساڵات چووە یا ئەو ئافرەتە دووجیانە ئەگەر مەسلحەتێکی شخصی تیابێ یا پارەکەی لێ نەسەنگی یا پارەی زیاتری بیتی یاچی اینجا هەڵەسێت بەڵام ئەڵێگەل لە جۆری دووەم بوو ئەوەی کە چاولێکەریە سەیری زۆرینەی خەڵکەکە ئەگەر ئەوەی ناو پاسەکە زۆرینە هەستانەویش هەڵەسێت ئەگەر هەڵ نەسانەویش هەڵ ناسێت یعنی کەواتە معیاری ئەخلاقی لای چاولێکەریە ئایا زۆر کەسمانەی چاولێکەریە ئەمانە کەسێتی خۆیان نییە بەس چاویان لە کەسانی ترە شخصێتی خۆیان نییە بەس خەڵکی تر چی بڵێ ئەوی ژەڵە باشە مادەم ئەوەوێت من جوواڵم بەڵام ئەگەر لە جۆری سێم بێ ئەوەی ئەخلاق و قیەمەکە و زەمیری و قیەمە ئەخلاقی جیهانیەکانیە ڕێک ئەگەر بڵێ داش بەزێ ئەڕوا مەنەعەت نییە لە پاسەکە چاوەڕی پاسێکی ترەکە بۆی ئەم کابرا بە ساڵات چویان خاوەن پێداویستی تایبەتە یا ئەفرەتە دووجیانە دانیشە کەواتە ئەمە بەها ئەخلاقیەکانە بەڕێزان ئێمە ئەبێ پەروەردە ئیش لەسەر ئەمە بکەین بەهەرحاڵ ئێمە بەشی یەکەم لە بەرنامەکە تەواو بوو ئێمە ناوبڕێک وەرەگرین دوای ناوبڕەکەینەوە خزمەتتان پرسیارەکانی ئێوە وەرەگرین بۆی بەیەکەوە دەمەتەقێ و گفتوگۆ و مناقەشەیەک بکەین بۆ ئەوەی هەم ئێمەش و هەم بینەران و بیسەرانی زیاتر ئیسفادە بکەن و چۆن بتوانین لە ناو خێزانە لە ناو قوتابخانە خوێندنگای ڕاگەیاندنەکانمان بەو ئاڕاستەیە بێ قیەم و بەها ئەخلاقیە کوردەواری و مرۆڤایەتیەکان لە ئینسانە زەرەکەین بۆ ئەوەی خۆشمان و ئەوان بەبەختەوەری بژین لەبەر خۆمان لەبەر کەس نا لەبەر خۆمان پاش کەمێکی تر دێنەوە خزمەتان ڕێزان دووبارە سڵاو ئێستا کاتی گفتوگۆ و دەمەتەقێ لەگەڵ میوانە خۆشەویستەکانمان با لە کاک پاداشتەوە دەست پێ بگەین کاک باداشجان فەرموو کاک دکتۆرجیان ئێمە وەکو وڵاتێکی موسڵمان کە هەرێمی کوردستانی وڵاتێکی موسڵمانە زۆربەی ڕەفتارەکانمان پێچەوانی دینی ئیسلامە هەر بۆ نمونە لە مای پێشودا لە مانگی ڕەمەزانە ئەو هەموو موادە بەسەرچووە و تێکچوانە دەرخواردی هەرێمی کوردستانە درا مەبەستەوەی ئێمە یعنی بە نەظەری موسڵمانی بەس بە عەمەلی بەها ئەخلاقی و بابڵە ئینسانیەکانی لە ناو دینی ئیسلامەیە تەطبیقی ناکەین زۆر سوپاس کاک پاداشجان ئەمە عیلاقەی بە چیەوە هەیە من بەحقەت بەڕێزان زۆر جار ئەم ملاحەزەیم لا دروست بووە هەر عینەن چۆن وتمانێمە مناڵەکانمان لە مەکتەب فێرەکەین ئەڵێن پاک و خاوێنی لە ئیمانەوەیە لە کاتێک شاپیس و چەپاڵن بەس دەرخێکە ینی خاتە ناو مێشکەوە نەمانتوانیوە بە کردار و بە فعلی لە ڕفتاریانە دروستیکەین یا چۆن مەسەرەن لە دینە خۆ پێمانەڵێ بۆ نمونە بەهەش لەژێر پێی دایکانایە بەڵام لە کاتێکە مناڵەکە لە بەری کردووە ئەڵێ بەهەش لەژێر پێی دایکانە بەزە چێتە ماڵەوە جنێو بە دایکی شەق لە دایکی هەڵەیە جنێو بە مامۆستا ئافرەتەکەیان لە باخچەی ساوایان لە مەکتەب کە لە کاتێکە دایکی دووەمە ئەمە ئەینە شتم پرسیارەی جەنابی شەوەیە ڕاستە کۆمەڵی قیەمی ئەخلاقی جوان هەیە لە هەموو دیانەتەکان نە بە دیانەتی ئیسلامیشەوە حتا ئەوانەی کە ئیسلامی ژنی لە هەرێمی کوردستان لە ناو کاکەیە لە ناو ئێزیدیا لە ناو مەسیحیە لە ناو هەموو دیانەتەکانە قیەمی ئەخلاقی ئینسانی زۆر هەیە بەڵام موشکیلەکە چییە ئێمە نەمانتوانیوە لە ناو دڵ و دەروون و لە ناو مێشکیانە زەرعیکەین بە معنای حەقیقەکەی و بێ بە ڕەفتار جا بۆیە زۆر جارە وترێ ئیسلام لە وڵاتانی ئێمە بۆ بە عادەت نەک عیبادەت
عادەت چییە خووە پێوەگرتۆ نوێژەکاو ئەمە ئەکاو ئەوە ئەکاو زەکاتە بەڵام لە جەوهری ئیسلام تێنەگەیشتووە خۆ ئەوەی هینێک ڕوویە ئەمە سلێمان هەڵشۆیی لە دینی ئیسلامە ئەمانەی کە بەشداریان تیا کردۆمیان هەڵخەڵەتان خۆ لە 100 تا 100 نەبێ لە 100 تا 90 ئیسلامە لە ئیسلامیشا سوو پارە بدان بەم شێوەی کە یانە بەو پارەی زیاوەرگی حرامە مەسووە ئەگەر ئەمانە لە دینی ئیسلام تێبگەیشتنایە و بەخۆیان بە ئیسلامە زان و بە فعلی تەطبیقیان کردە چۆن نەچن ئەمە بکەن بە هەمان شێوە ڕێزگرتنی دایک و باوک هاوکاریکردن خۆی گەورە پێمانەڵێ ئێوە لە زەوی یەکتری عفو بکەمیش لە ئاسمان عفوتانەکەم ئێمە کوان یەکتری عفوەکەین من باسم کردم هەندێک جار ئاژەڵ زۆر لە هەندێک ئینسان بەڕەحمترە بۆیە ئەوەی لاقی بە پەروەردەی دینیەکەمانەوەی لاقی بە پەروەردەکانمانەوە کە ئێمە بەس تەنیا وەکو عیبادەت کۆمەڵی خووە گرتومانە بە ناوی تقوسی دینیەوە بەڵام بەها ئەخلاقیەکان تەطبیق ناکەین چونکە خەلەل لەوەیە زەرعمان نەکردووە ئەجینا نەزافەت الئیمان لە ئیسلامە هەیە لەیانبار نییە بەڵام ئەو تەطبیقی کردووە نازام محەممەد عەبدێ بە هەڵەیانە چوم جەمالەدین ئەفغانیە قسێکی زۆر جوانی ئەڵە چوومە ئەوروپا ئیسلامم بینی مسلمانم نەبینی ینی قیمە ئیسلامیەکان لەوێ تەطبیقەکەیە بەڵام هاتمە وڵاتانی ئیسلامی مسلمانم بینی ئیسلامم نەبینی ینی خەڵکێ بۆ بە ئەڵە مسلمانم بەڵام ئیسلام جەوهرەکەی تەطبیق نەکرا بە هەمان شێوە لە ناو مەسیحیشا قیەمی زۆر جوان هەیە لە ناو کاسۆلیکا لە ناو ئێزیدیە لە ناو حتا یەهودا هەمووی هەیە ئاینە ئاسمانەکان قیەمی جوانکە بەڵام مشکلەکە ئەوە نییە چی پێ ئەڵێ مشکلەکە ئەوەیە چی بە کردارەکەی ئێمە بەس قسە ئەکەین و کردارمان نییە هەتاوەکو ئەم قیەمانە زەرع نەک لە ئینسان نەبێ بە فعلی و بە پراکتیک ئەوەش کە علاقەی بە پەروەردەوە هەیە ئەوە بە هیچ شێوەیەک دەستی لێ بشۆ بەس عیبادەتەکەی و نابێ عەفو عادەتەکەی و نابێ بە عیبادەت کاک محەممەد جان فەرموو زۆر سپاس کاک دکتۆر بۆم دەفەتە سپاس کاک محەممەد من پرسیارەکەمەوە و پێشنیازێکشم هەیە بەڵێ بۆ کۆڵمکردنەوەی پرسیارەکەمەوەی ئایا قیەمە ئەخلاقیە کوردیەکان ئەو بەها کۆمەڵایەتی کوردیانی کە لەناو کووردا بەربەڵاوە و لەی شوێنێکترا نییە بخراتە ناو سیستمی پەروەردەوانێ کەسانی شارەزای وەک جەناب و ئەو هەموو پرۆفیسۆرێک کە هەمانە بخراتە ناو سیستمی پەروەردە و باشتر نەبوو بۆ ئەوەی کاڵ نەبێتوانێ چونکە تۆ 12 ساڵ لە خوێندنە ڕۆژان ئەو شتت بۆ باز بکرێتوانە و کوشتە لە مێشتا ئەچەسپێت ئەگەر عەمەلەکەشی لەگەڵانە بێت تۆ شتەکە لەناو مێشتا ئەچەسپێت و کوڕوونکردنەوەش ئینسانی خۆمان لای خۆمان بەتایبەت باسی کوور دەکەم باسی ئەوروپا و شوێنایەتی ناکەم قەناعەتمان کەمە یەک قەناعەتمان کەمە دوو چەق بەستوین لەسەر شتێک کاتێ من لە شتێکە کارێکەکەم خێرێکەکەم یان ئینێکەکەم چەق بەستوم لەسەری نە هەر ئەویشە باشە ئەویشە باشە ئەگەر حتا مانگی دوو مانگ زەرەری شتیا بکەم چەق بەستوو نەبی هیوادارم لەو شتەیە قەناعەتشمان بە شتەکانی خۆمانەوە قەناعەت بۆ شتان ناکە ئێمە زوڵمشمان بەرامبەر کرا بڵێن قەی ناکە من فەقیرم دەسەڵاتم نییە قەناعەتم بەوە هەبێ کەمە خوای گەورە خۆم بگۆڕم خۆم بگۆڕم زۆر سپاس کاک محەممەد جان وەڵڵا خۆ ئێمە شتی زۆر جوانمان هەیە لە کوردەواریە بەخوا جاران ئەو بەها ئەخلاقیانی لە کورد هەبوو لە هیچ قەومیەتێکی تر نەبوو لە تەنیشمان بەڵام بەداخەوە بەهۆی ئەم بەناو عەولەمە و ئەم هەموو زوڵم و ستەمەی لە سەرمانێ و ئەم هەموو شەڕ و کارەساتە تەبەن بەڕێزان ئەزانی چی شەڕ و کارەسات لە کوردستان بووە زۆر جا بە نمونەی هێنمەوە ئێستا چێتان هەیە پێش هەشتا لە دایک بوو بە ساڵی 1970 چێتان وتان دوای هەشتا من تاکیدم یعنی ئێوە جیلێکن لە ناو شەڕا گەورە بوون بە قوربان ساڵی 1970 شەڕی عێراق و ئێران دەسی پێکرد یعنی تۆ گەر هەشتاش لە دایک بێتی کە ئێستا عمرێ تقریبا 42 ساڵێکە بێ کە ئەو پەڕی ئیبداع و داهێنانە بێ هەبێ تۆ 5 ساڵی یەکەمە لە شەڕ و کارەساتا بووی دەنوزانڵی 5 ساڵی یەکەم بناغێ بۆ کەسێتی نەبوو هەندێک تڵێن دوای 5 ساڵ باشە بێ دوای 85 ئەنفال و کیمیاباران دەستی پێکرد دوای ئەوە داگیرکردنی کوێت اینجا ڕاکردنەکە اینجا گرانیەکە اینجا شەڕی ناخۆ اینجا داعش و اینجا ئەی بەسە تۆ کەی بە دەروون دروستە بی کەی ئینسانێکی طبیعیە بی لەبەرەوەی تقیەمە ئەخلاقیەکان لە هەر شوێنێکە شەڕ و کارەساتە و دیوەکەی تری ئەو دیوی ئینحراف و لادان و تاوانە چێ لە کاتێکا شەڕ و کارەساتە بێ یاسا پێشێلەکرێ مافی مرۆڤ پێشێلەکرێ خەڵکە کوژرێت تەعدا لە خەڵکەکرێ لەبەرەوە ئەوەی جەناب دەڵێ زۆر شتی جوانمان هەبوو بەداخەوە خەریکە کاک محەممەد لەدەستێن هەر بۆ نمونە بەس پەندەکانی پیرەمێرد والله پەندەکانی پیرەمێرد من وەزیری پەروەردەمەکەم بە دەرسێک بەس پەندەکانی پیرەمێرد بەس ئەوە دەرسێکی ئەخلاقیە چەند قیەمی ئەخلاقی جوانی تیا چەند شتی ئەسڵی تیا بەس پەندەکان فەیلسوفێکی گەورە بوو بەس لەبەرەوەی کوردە قیمەتی نازانین گەورەترین فەیلسوفە هیچی کەمتر نییە ئەزانی یەکێکی وەکو مەدرسەیەکی وەکو فرۆید کە یەکێ لە ئەساسیاتی ئەم نەزەریە لە مەبدائی پرانسیپەکانی یا لە گریمانەکانی ئەڵێ 5 ساڵی یەکەم بناغەیە بۆ کەسێتی
بەس پێش فرۆید و با و باپیری فرۆیدیش با و باپیری ئەمە وتوانە خویە گرتێ بە شیری تەرکی ناوی بەپیری باسی 5 ساڵی یەکەمیان کردووە ئەگەر بە مناڵی فێر نەبی کەوچەکە بۆ دەمەبەری گەورەبووی بە لوتێبی بەڵام بێساحێب بووین ئەوان کردووە بە ناوی خۆیانەوە هەزاران شتمانەیە هەر لە توێرەکان ێستا باسیەکەن بەڵام ئێمە ئیهمالمان کردووە بەس پندەکان من لەگەڵتان لە 100% قەناعەتمان نییە بزەبێت ئێستا زۆر جا کە کێشە دروست بووە لە ناو خێزانێکە چاولێکەری کە تووشی کێشە ئەبن تووشی انحراف و لادانە بن لەبەرەوەی خانوویەکیانەی سەیری سەر و خۆیانەکەن هەربی کە بە دوو خانوو سەیری خوار خۆی ناکات قەناعەتی هەبێ بڵێ خەڵکێک کرێچیە پارەی کرێکەشی پێ نایدە با ئێمە شەوڵەین و قەی چێکە با چاولێکەری نەبێ خۆمان بخێنە قەرزەوە غەڵەتێ بکەین و تووشی کێشەیە بین ئەوە ژێکی ترە مەسەلەی ئەوەی یەک چاقبەستوو ئەوە لە کۆمەڵگای دواکەوتوو هەیە کاک محەمەد ئەجنا کۆمەڵگای پێشکەوتوو سەیریکە بەس لە سیارەکەتانەوە سەیریکەن بزانە لە ماوەی ئەم 12 ساڵە چەند مۆدێلی سیارە گۆڕە چەند مۆدێل ئێستا لە ماڵی زۆر بمانە چەند ئایپات هەیە چەند مۆبایل هەیە هەر هەندەکان هەموویمان گۆڕیشتی نوێ ئەو وڵاتانە خەریکی بداع و داهێنانن ئێستا ڕازی نین بەمە ئەم قەڵەمەیە سبینێ قەڵەمێکی تر داهێنن چونکە گەر هەر ئەمە بێ من 10 ساڵ بەکارێنم بەس مۆسیقای بۆ زیاکەن ئەڵێم کاکە وەڵامە مواصفاتێک تریە لە مۆبایل و هەندەکانمانە بەزەگەر بۆ تەلەفۆن بواە خۆ ئەوانەی لە نەوەتەکە بەڵێن 15 ساڵ 20 ساڵ من بەکارمێنێ ساشە بەکارمێنە بەڵام هاتن ئەوەنگە مواصفاتی تریان تیا دروست کرد ناچاری کردی تۆ بەکاری بێنین بۆیە ئەوانە دائیمەن لە داهێنان و ئیبداعن بەڵام ئێمە داهێنان و ئیبداعمانیت چاولێکەریە یعنی حتا وای لێ هاتووە تۆ دوکانێکی فەلافل دابنێ خەڵکی تر نازانێت چواردە ڕتەمی بە دوکانی فەلافل ڕستەکەی دۆ زەبڕن اینجا بۆیە لە داهێنان ناڵێت تۆ بێ بیر لە شتێکی تر کە دواز لە فەلافلەکە بێنە کە کەس نەیزانێ ئەنجا ئەمە لە کۆمەلگای بەڵێ تۆ نابێت چەق لەسەر شتێ بەسی وڵاتانی پێشکەوتوو بزانت چیەکەن براکەم ئێمە هەر بە نەوت و غازەوە گرتومانە ئەو بیلگیتسە کە ئێستایا و کوڕێ گەنجەی فەیسبوک بڕوا و هەبێ بەقەی هەموو دووەلی خەلیجکە نەوتیانێ نەوتە فرۆشن ئەو لە هەمیان داوڵەمەندترا نەوتیشی نییە و غازیشیە بەس عەقڵی عەقڵ ئێمە عەقڵەکە مەخسۆتە ژێر پێوە مناڵی کوردیش هیچی کەمترین لە مناڵێکی ئەمریکی و یابانی بەڵام ئەبێ خزمەت کرێ ئەو ئیبداع و داهێنانە گەشە پێ بکرێت بێگومان ئەوەی جەناب زۆر ڕاستە کاک سەرۆت جان فەرموو زۆر سپاس دەکەم دکتۆریان بۆمە بە دەرفەتە پرسیارەکەی من لێرەیە ئەوەیە کە ئەڵەم باشە کۆمەڵگەی کوردی لەو کۆمەڵگە بچووکەوە لەو سیلێ ڕەحمەوە لەو هەموو بەها ئەخلاقی و باشیانەوە لە چیەوەوە زوو گەشەی کرد و ئەوها گەورە بوو ئەم ئەخلاقیانی تیانەمە لە جیاتی ئەوەی کە بەها ئەخلاقەکانی پێشبەرێ بەڵکو پێشکەوتنێک دوای پێشکەوتنێکی هیچ کەوت زۆر سپاس کاک سەرۆت وەڵاوە هۆکار زۆرە یەکیان شەڕ و کارە ساتەکانە ئەو هەموو شەڕ و کارە ساتەی بەسەر کورت هاتووە بەخوا بەسەر قەومیەتێکی تر هاتە ئێستا زۆر کێشەمان زۆر لە ئێمە خراپتر بوو یەکەم دووەم پەروەدەی سەقەتمانە پەروەدەی دروستمان نییە سێم نەمانتوانیوە تاوەکو ئێستا ئێمە خۆ دەزانی ئەوە لە 1992ەوە جۆرە سربەخۆیەکمان وەرگرتووە نەمانتوانی هەر ژێر دەستە بووین تەبەن ئەوانەی سەردەستەشون داگیرکردن بەرنامەکانیان بۆ تێگانی ئەخلاقی کوردی بەڵام خۆمان پاراستوە تا ڕادێکی زۆر بەڵام لە پڕ ئەم تەکنەلۆژیا هاتە ناومان و ئەم عالەمە هاتە ناو کوردەوە ئێستا ئەم شارانی کوردستان عەرەب و تورک و فارس و ئەنواع بەشەری تایە مخدرات و لەم لاولا ئەمانە وای لێکرد بێ ئیشی ظروفی اقتصادی سیاسی هەمووی وای لێکرد وردە و دەبەها ئەسڵیەکان نەمێنێت اینجا ئەمە بێ بەرنامەی بۆ دابنی بۆ گەڕانەوەی هەرچەنگ ئێمە ناتوانین بگەڕێنەوە بۆ سەردەمی باو باپیرانمان ژیانێکی سادەیان هەبووە تەبەن بتەوێت نەتەوێت تەکنەلۆژیای کێشەوە بۆ دروستەکە بتەوێت نەتەوێت ئەم عەولەمە و گیانگیریە شت لەگەڵ خۆی ئەهێنێ بەڵام ئەتوانین کۆمەڵی قیەمی ئەسیل هەیە ڕەسەن هەیە لە کوردەوارێ بیگەڕێنینەوە ئیشی لەسەرکەیت ئەو ئیشی بە پەروەردەیە و ئەو هەموو هۆکاری باسم کرد بۆ هۆی ئەوەی کە ئەو قیەمانە وردە و دەکاڵ بێتەوە فردەوس خان فەرموو کاک دکتۆر نەمانی گرنگیدان بە نیشتیمان یعنی وا ناکات دڵخۆش یعنی نەبوونی ئینتیما وابەستەبوون بە نیشتیمان وا ناکات بە وڵاتە دڵخۆش نەبین یعنی ئامادەی قوربانیدان نەبین بۆی زۆر سپاس فردەوس خان یان پرسیارێکی زۆر جوانە کرد ئێمە بەحسێکمان کرد لەگەڵ ڕێکخراوی دوایە خاتونجان بڕواو هەبێ لەسەر هاونیشتیمانی بوون مواطنە پرسیاری ژمارەی زۆر لە خەڵکمان کە دەبێت جامیعی تیا و گەنجی تیا و مناڵی خوێندنەوار نەخوێنەوار بڕواو هەبێ یەکێ لەو پرسیارانە وتمانەگەر کوردستان لێ قەومێستون هاوکاریەکەی گوونەوەڵا لە قەی لێیە وڵاتەکەی خۆشەوێ ڕێژەیەکی زۆری سێ بەشی لە سا 75 ئەیگوونە وڵا دیفاعی لێ ناکەم و دوژمنیش بێت چونکە من هیچ خێرم لەم وڵاتە نەبینیوە نە بستەعەرزێکم هەیە نە قانونێک هەیە بمپارێزێ نە مافێکم هێ نازانم چی لەبەرەوە بەداخەوە
پێش لە هەشتاکانە گیانی هاونیشتیمانی بوون و موواپەنە و خۆشەویستی نیشتیمان زیاتر بوو لە نەوەتەکانە بەداخەوە نەوەتەکان باشتر بوو لە 2000ەکان 2000ەکان باشتر بوو لە ئێستا لەکە لە 2020 ئەمە کێشەیە ئەبێ ئێستا حکوومەتی هەرێم ئەم حیزبانە بە دوای ئەوەیە بگەڕن بۆ هاوڵاتی کورد ئەم هەموو قوربانیە و ئەنفال و کیمیاباران و هەزاران شەهیدی هەموو دەربەدەریە بۆ ئێستا وڵاتەکەی خۆی خۆش ناوێ بۆ کوردستانی خۆش ناوێ من هەندی هۆکارم باس کرد لەو کتێبەشە بڵاو کراوەتەوە و یاومانە پەرلەمانیش هۆکاری زۆر هەیە کە خەڵک وڵاتی خۆی خۆش ناوێ بەجێڵە ئەبێ ئیشی لەسەرکێ ئەو هەوڵاتە و گەنجە بگەڕێنیتەوە خاکی خۆی خۆش بێت سبەینی خوا نەخواسە لێمان قەومیە کەس ناچێتەوە بێ بە پێشمەرگە من وا تەسەورەکەم بەخوا بەعکسەوەش جاش و خیانەت زیاتر بێ لە ناومانە اینجا ئەمە ئەبێ بە دوای هۆکارەکانە بگەڕ هەمووشمان نەزانین هۆکارەکان چێ بێ ئیشی لەسەر بکەی سوپاس بۆ پرسیارە و چاوان خان فەرموو ئەگەر ڕستی لەسەر پێکچم خۆش دکتۆریان بێ زەحمەت کاڵبوونەوەی بەها ئەخلاقیەکان لە دەمێ کاڵبوونەوەی بەها ئەخلاقیەکان ناگەڕێتەوە بۆ کاڵبوونەوەی لاینی ئاینی وەڵڵا چاوان خان ئاین تەبەن هیچێکە ئەگەر ئاینیش خراپ بەکاری بێنیت و بۆ مەبەستی سیاسی بەکاری بێنی بەعکسەوە زۆر جار ئەو قیەمە ئەخلاقیانشی ئەگەر خراپ بەکاری بێنی بەڵام من ناتوانم بڵێم مەسەلەن ئێستا یابان خۆ ئاینی ئیسلام نییە خوشکی من بەڵام زانە چەند قیەمی ئەخلاقی لە ئەوروپا ئاینی ئیسلام نییە مەسیحیان هەیە لە ناو دیانەکەنشا من ئەتوانم بیگەڕێنمەوە بڵێ ئاینەک نەکرد ئاینی ئیسلام مەسەلەن هندۆسێکە گا ئەپەرستێ مەسەلەن بۆ نمونە یەکێکی بوزی لە سین جانبی ڕۆحی کە بەقوت بێ شتێکە بێ بۆی بژی زۆر شتی خراپە هەن نایکە نەخۆیە کوژێ نەخەڵکە کوژێ نەتەعداکە چه جانب بە ئەخلاقیەکە و قیەمە ڕوحیەکەی بەڵێ ئاینی پیرۆزی ئیسلامی جۆک و ئاینەکان جانبی ڕوحیەکەی ئەگەر یەکێ فعلەن بۆ نمونە بەها ئەخلاقی ڕەسەنەکانی ئیسلام بۆ نمونە ئەڵە تعدا لە خەڵک مەکە زینا مەکە من ئەگەر موسڵمانێکی ڕاستەقینە بم نەک بە عادەت بە عیبادەت ناچم زینا بکەم ناچم خیانەتی زەوجی بکەم ناچم دزی بکەم ناچم خەڵک بکوژم ئەڵێ دزی بکەی دەست دەبڕنەوە مانەوێ حرامە ناچم ئەوە بکەم ناچم ئەوە بکەم بەڵام مشکلەکەی ئێمە چییە لە نفوسان نووسراوە موسڵمان بەڵام بە پراکتیک نایکات قیەمەکان ناکات بێگومان هەرچی ئەوانەی متەدەیینن دیندارن ئیتر هەر دینێک بێ بەڵام دینی ڕاستەقینە نەک دینی مەسلحەت و بۆ دنیا و بەکارهێنانی بڕوا و هەبێ لە لایەنی ئەخلاقیەوە زۆر بەرزەبن زۆر شتێ نەخۆیان نەکوژن نە خەڵکە کوژن نە ئینحرافەکەن بش بێ زۆر کەمە مەسەن بۆ نمونە خەڵکە کوژێ یەخل لە دینە حرامە قەتڵی نەفس ئەڵێ یەکێ بکوژی و هەموو دنیا کوشت بێ ئەگەر من دینێکی ڕاستەقینە مەبێت چۆن خەڵکە کوژم خۆم ناکوژم چونکە ئەڵێ خۆی بکوژێ لە ئاگری جا نەماسووتێ بۆ نییە تۆ گیانی خوا لەبەرەوە فعلەن قیەمی ئەخلاقی زۆر بەرزەیە لە دینەکەمانە و لە زۆربەی دینەکانە بەڵام تەطبیقی ناکەین ئێمە بە ڕواڵەت گرتومانە کۆمەڵێشتی ڕۆتین و تقوس و عادەتێکە گرتومانە بەڵام قیەمەکانمان پژۆخستەوە زۆر سپاس چۆڤیس خان فەرموو دکتۆر من پێم وایە بەشێک لە کاڵبوونەوەی کە بەها ئەخلاقیەکان ئەگەڕێتەوە بۆ خراپی سیستەمی پەروەردە تۆ پێ دوانیە کە سیستەمی پەروەردەی چ لە ماڵ و چ لە قوتابخانە و فەرمانگەکانیش سیستەمەکان لاوازە زۆر سپاس چۆڤیس خان بێگومان نازام ئەگەر ئاگادارین باسم کرد وتمێ مناڵەکانمان فێری پاک و خاوێنیەکەن و دەرخیەکە بەڵام پیس و چەپەڵە ئەمە پەروەردەکەیە بەڕێزانێمە زۆر جار هەیە دایک و باوکێڵە مناڵەکەم بەخێوەکەم خۆ مریشکیش بەخێوە کرێ ئاژەڵیش بەخێوە کرێ چونکە تربیە ئەبێت تربێتی دابێ بەخێوکردن گەورەیەکەیت و نانیەتی و ئاویەتی ئایپات هەموو شتێکی بەڵام مەرج نییە قیەمە ئەخلاقیەکانی تیازەڕەکەی زۆر کەسمان هەیە باش بەخێو کراوە بەڵام پەروەردە نەکراوە چ جیاوازێکی زۆر هەیە لە بینی پەروەردە من کاڵم پەروەردەی مۆڕاڵ بەڕێزان پەروەردەی ئەخلاقی لێرە من بەسم پەروەردەی مۆڕاڵە لە ئێمە لە هەندێک وڵات و وەکو ئێمە ئەخلاق بە چی تێگەیشتووە کورتی کردوێتەوە لە داوێن پیسی و شەڕواڵ پیسە ئەمە بەشێکی ئەخلاقە بەڵام بایەکێ داوێن پیسیش نەبێ بەڕێزان شەڕواڵ پیسیش نەبێ پارێزگاری لە خۆی بکە بەڵام ڕازگۆ نییە ئەوە مۆڕاڵی تەواو نییە بەوەفا نییە دڵسۆز نییە لە ئیشەکەی دیقەت نییە ینی تۆ ئیشەکەی بێ بە دیقەت بکەیت بڕۆ لەو یابینە ئەو یابانە ئیشێکەکەن ئەمەگە بە دیقەت دەیکەن لە 100 سەرکەوتون لای ئێمە مۆندیسە مامۆستایە چوزانم پزیشکە ئیشەکەی بە دیقەت ناکات کەم تەرخەمی تیاکات دڵسۆزی نییە بۆ ئیشەکەی پاک نییە لەگەڵ ئیشەکەیە ڕازگۆ نییە لەگەڵ خۆیە لەگەڵ چوادەورەکەیە عادل نییە فەرق و جیاوازیەکە من مامۆسان فەرقەکەم لە بینی ئەمە حیزبێ و حیزبێم شار وە شار کامەیە ئەخلاق و مۆڕاڵەکە ئەمانەی کێشەکانمانە
خۆی ئەوانن کە ئەوانە نەبوو بۆ ئەم کارە ساتە دروستە بێ عدالت نییە یەکسانی نییە یاسا بەسەر هەموو کەسەوەکو یەک تەطبیق ناکرێت فەرق و جیاوازێکی زۆرێ ئەمانەیە وردە وردە بەها ئەخلاقیەکان طبعاً کەوا بینێ واکەویش لاسایەکات کەەوە بینێ واکە پێشێلەکەش لاسایەکات وردە جاران خەڵک بەم شێوەی ئێستا نەبوو هەرچەنگە ڕاستیشا ژیان زەحمەت بووە خەڵک زۆر بووە ئیغراعات زۆر بووە پێداویستەکان زۆر بووە بەڵام بەداخەوە طبعاً هەموو یەگەڕێت هەمووی پەروەردەیە حتا ڕاگەیاندەکانمان پەروەردێکی دروستیان نێخاتونجان ڕاگەیاندن بڕۆزانە چی بڵاوەکەنەوانێ زۆر جار سەدان و هەزاران کەسێ عائلە تێک چۆ بەهۆی ڕاگەیاندنی خراپەوە کام ڕۆسقە چاولێکەری تا چەند هۆکارە بۆ کاڵبوونەوەی با ئەخلاقیەکان چاولێکەری بەڵێ زۆر سپاس وەڵا کاک کامڕۆژیان ئەوە هۆکارێکی سەرەکیە خاستە من باسم کرد لە ئەخلاقا ئەخلاق چاولێکەری ئەو کەسانن کە خۆیان پێوەری ئەخلاقیان نییە بەس چاو لە خەڵکەکەن خۆشی دەزانی جاری وا زۆرینەی خەڵک لەسەر هەندێک شتەیە غەڵەتە تۆ ئەبێ معیارێکە هەبێ من یەک سەیری کەم ئەگە زۆرینە لەسەر حەق بواە بۆچی پێغەمبەرەکان یەک کەس بوون وایە ئەوانەی شۆڕشەکان شۆڕژگێڕەکان یەک کەس بوون یەک فکرەی هەبووە بەڵام خەڵک هەمووشی دژی بۆ زۆرینە چ خەڵک حەزەکان لەسەر دینە کۆنەکەی بێ عادەت تەقالیدە کۆنەکەی بێ لەشی تازا ترسێ بەڵام لەبەرەوەی فکرەکەی ڕاست بووە بۆ چوونەکانی ڕاست بووە تەوەجوهاتەکانی ڕاست بووە خەڵک وردە دوای کەوتن بڵاو بۆ تۆ ئیسلام خۆ چەند کەس بوون بیدایەت مەسیحی چەند کەس بوو بیدایەت یەهودی چەند کەس بوو هندۆس و بوزی چەند کەس بوو زەردەشتی چەند کەس بوو بەڵام وردە تەشەنەی کرد لەبەرەوە ئەو کەسانەی کە چاولێکەرین دائیمەن لە وڵاتی ئێمە شتە خراپەکان چاولێکەرین ئێستا زۆر کەسەیە مەساڵەن لە ئەوروپا وا ئەکەن کچانمان کوڕانمان پیاوانمان باشە وا ئەکەن بەڵام تۆی بەس توێکڵەکەی هێناوە ئەی بۆ باسی عیلمە و سەقافەتەکەیان ناکەی ئەوە چوونە سەر مانگ و مەریخ بۆ عیلمەکەیان نانین بەس توێکڵەکەیان هێنین چاولێکەری چی ئەو کەسەی خۆی شخصیەتی نەبی و ڕاوبۆچوونی تایبەت بەخۆی نەبێ فەوتێ وەکو جەحا و کەرەکەی لێیە ئەوەیە خەڵک چی بڵێت تۆ بێ وەکو ئەو بکەیت جا زۆر جار ئەبین بە منافق و دەڕوو پەنجاو ڕوو ئێوە حەستان لە چێ منواڵم بۆی ئێوە لێم عاجز نەبن ئەوان حەزیان لە چێوە کەواتە بێ ڕێی خۆت نابێ ئەفەوتەی لەبەرەوە بەداخەوە لە کۆمەلگای دواکەوتووە چاولێکەری ژنە وڵاتانی تر هەر یەکە و خەریکی بداع و داهێنانی خۆی کاک سەرکۆجیان فەرموو بەڵێ سپاس وڵای من پرسیارێکم بوو کاک دوکتۆر ئێمەش وەکو گەلانی تر ئەگەر فەیلسوف و دانا و بلیمەت و شاعیری گەورە گەورەمان هەبێت لە چاوانە کەمترنی ئەگە زیاتر نەمی کەمتر نین تابە نەگە دیقەت بدەیە کەسێکی وەکو پیرەمێرد کە ئێستا خۆت ئاماژەت پێیدا شعرەکانی بەم ڕۆژگار لە تۆڕێک نالی گۆران حەمە ساڵە دیلان هەموو ئەمانەی کە هەیتر زۆرە نمونیان زۆرە ناکرێت ناوی هەمویان بێنیت ئەگەر دیقەت بدەی شعرەکانیان بەم ڕۆژگار لە تۆڕە کۆمەڵاتەکانە بڵاوکرێتوانێت بەڵام بۆچی تا ئێستا کەس بە قسەیان ناکات کەس جێبەجێیان ناکات ئەم خۆ بەس دەزانینە بۆچی ژەڕیتوانێتەوە کە خەڵکی ئەم شعرانە ژەبینێت و پۆستی شێکا و بڵاوی شێکاتەوە بەڵام بە قسەیان ناکات ئەوە کاکە سەرکۆ عەلیوەردی خوا عەفوی کە باسی ئیزدیواجیە دەکات نیفاق دووڕووی ئێمە بەداخەوە لە کوردستانە لەبەرەوەی هەتا ئێستاش بەشێکین لە عێراق عێراقیش بە درێژایی مێژوو مەسرح شانۆی یەکلاکردنەوەی ململانی نێوان سەفەویەکان و با بڵێن ئیسلام بووە عوسمانیەکان و سەفەویەکان بۆ نمونە کتێبەکانی عەلیوەردی بخوێنەرەوە مێژووی عێراق بخوێنەرەوە کە مێژوویەکی خوێناویە لەوەتی دروست کراوە پێشەوەی دروستیش کرد پێش 1920 بڕۆ بۆ سەدەی 16 و 17 ئەوانە ئەڵێ کاتێکە عوسمانیەکان هاتوون مەسەبی سوننە بووە تەنانەت قەبرەکەی با بڵێن ئیمام حوسێن و حەسەنیشان دەرهێنا و کردوانە بە تەویلەی حەیوانات شیعە مناڵی سەر بێشکەشیان سەر بڕیوە بۆیە شیعەکان لە تاوە چەپڵیان بۆ لێیاون بە ظاهری بەڵام لە ناوە دژیان بوون اینجا دوای ئەوەی کە ئێرانیەکان و سەفەویەکان هاتوون و عێراقیان داگیر کردووە مناڵی سەر بێشکەی سوننەیان کوشتووە بۆ نمونە قەبرەکەی شیخ عەبدولقادری گەیلانی دەریان هێنا و کردوانە بە شوێنی ئەسب و حەیوان و چی سوکایەتی کردویانە سوننەکەی لە تاوە چەپڵەی بۆ لیا بۆی نەکوژدێ و لە ناو چیە بەڕواڵەت بەڵام لە ناوەڕۆکە دژی بووە ئێمە وەمان لێ هاتوو ئێستا لە زمانی سەدام بزانە چی سەی دەکەین هەمووی بەڕواڵەت چەپڵە لێ نیفاق و لە ناوە دژی ئەوەین ئەمە پەروەردەیەکی سەقەتی ئەم مێژوویەکی خراپمە ئینسان چییە کوڕی ژینگەکەیەتی ئێمە ئەم وڵاتە فێری نیفاق و دووڕووی کراوە بزانە چێ لەسەرەوەی خەڵک چەپڵەی بۆ لێیە خۆ دیکتۆرانی دروستە بن لە چی دروستە بن شعبەکە دروستیانەکات بزانە شعبی ئێمە ئێساییشە دەسەڵاتی هەبێ هەمووی چەپڵەی بۆ لێیە بەڵام بۆ بەیان لە دەسەڵات لا چیش دژمنەکەی چەپڵە بۆ لێن و ئەو بەربارانەکەت ئەمە مانای چییە ئێمە ساحب ژینگەکە وای لێکردو مەبدەمان نەبێ مەبدە
سەیری ئەم گواستنەوە بینی حیزبەکان کە ئەم و ئەم سەر و سەرکە ئەم جرت و فرتەکە ئەم شوێن گواستنەوەیەکە بۆ پلە و پایە و مەنسەب وشت چی ناکرێت ئەمە ئەگەرێکی صاحب مەبدە بێ سەر بە حیزبێ بێ لە توپەتێکی ئەعدامی کە ناڕوازی لێ ناهێنێت چکە مەبدەئی هەیە بەڵام ئێمە زیاتر ڕواڵەتە شتەکان بۆ مەسلحەتە قیناعە ئێمە زاتێکمانێ ذاتی اجتیماعی ڕواڵەت قیناعی لەسەرەکەین خەڵکەکە چی پێخۆشە ئەمە کۆمەڵگاکەوم بە درێژایی مێژ و پەروەردەکە ئەو جۆرە خەڵکەی بۆ دروست کردووی هەتا ئێستا سیاسەتێکی ورد و دقیق و سابتمان نەبووە کۆمەڵی قیەمی ئەخلاقی و مەبادئی لە دواوە بێ ئەوەی کێشەکانمانە کاک محەممەد ئاخر کەسا فەرموو کاک محەممەد جان دەستخۆش کاک دکتۆر تەکنۆلۆژیا تا چەند هۆکارە بۆ کەمبوونە و نەمانی هۆکارە تەکنۆلۆژیا بەڵێ بەڵێ تەکنۆلۆژیا تا چەند هۆکارە بۆ کەمبوونە و نەمانی بەهاکان بە تایبەتی تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ نمونە تۆ لە جیاتی ئەوەی سەردانی خەزم و کەسەکانە بکەیت بە نامەیەک یاخۆ بە تەلەفۆنێک ئەوە ئەکەیت کاک محەممەد جان کە باسی تەکنەلۆژیا ئەەکەین ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە دوورەکانی بۆ نزیکردینەوە بۆ لە ئێستا دنیا بە گوندێکی بچووک خۆی هەموو شتێک لە ژیانە لایەنی باش و خراپی هەیە ئێستا پانکە ئەگەر بۆ خۆفێنکردنەوە بەکاری بێن لایەنی باش هەیە بەڵام مەتوانی خەڵکیشی پێ تەعزیب بی ئەی نەشت تیارە لەم پەڕی دنیا و با بۆ پەڕی دنیا ئیسراحەتە و بۆ سیاحەتە چیت بەڵام مەشتوانی خەڵکی پێ بکوژی هەمانشیش تەکنۆلۆژیاش لایەنی باش و خراپی خۆی هەیە ئەگەر لایەنە باشەکەی بەکار بێنی قەی چێکە تۆ لە دوورەوەی ناتوانانی بێیتەوە بە ڤایبەرەکە و یاخود بە هەر وەسیلەیەکتر بێ بە سەوت و سوورە سەرخۆشی لە خزمێکی دەکەی هاوکاریەکەی جژنە پیرۆزەی لیەکەی وەکو حەقیقەت وایە بەڵام ئەگەر بشتوانی بچی باشترە ئەمە لایەنە باشەکەیتی بەڵام وەرە ئێستا ئەم تیکتۆکە پیاوێکە لە تەمەنی من و دوو ئۆنی منی ژەبێ ئەمە جاران پیانەوە سڵحی عشاعرێکە خوێنێک کوژارەوە ئێستا دانیش دۆڵێ بابە برسی بەدایە برسیمە توخوا ئەمە چۆن من بیکەم بە قودو ئیتر چۆن مناڵەکەی ڕێزی باوکێگرێ چۆن سبەی ئێمە جنێی پێنایە ڕفتاری ناشیری نەکات یا دەرچووە قەشمەری و قسەی ناشیرین و شەڕە جنێ و باسی ئەلفاظی جنسی و ئیتر چۆن قیەمە ئەخلاقیەکان نەمێنێ قوربان جان ئەمە خراک بەکاریان تۆ سێوی تیکتۆکەکە لەگەڵ ڕێزم بۆ ئەم خوشکانە بڕۆ هەندێک ئافرەتی کورتشتیوە ئەکا کەی جاران لە کوردام شتانە هەبووە هەر شەر مەزاری لێ هاو جاران تەلەبەیە گەڕغەشی بکردایە هەتا 2 ساڵ 3 ساڵ وەڵا بەو وە دەموچاوی خۆی دەرناخست بۆی نەڵێ نەمە تەلەبەکەی غەشە ئێستا شانازی پێوە کات من مامۆستایە ئەوەنگەی غەش بۆ هێنامی تەلەبە تۆ سەیدیکە ینی قیەمە ئەخلاقیەکان چیان لێ هاتووە غەشیان کردووە تەبەنیتر بخۆ هەموو شتێنێ تۆ چوزانێ نوع وەسایل هەیە لە وەرەقە نووسیویانە ئەمەنگە وەرەقە ئەگەر جاران ئەگەر غەشیش مام کردا زروفێ بووە لە 1000 کونەمان شاردەوە بۆی خەڵک نەزانێ و حەیامان نەچێت ئێستا لە قاعی امتحانی بۆ ئێمەیان بەجێهێشتووە یعنی لە غەشیشم کردو بۆی ئیهانە مامکە کە ئێمە مامۆستاین و باوکی دووەمین کوا قیەمە ئەخلاقیان بە قوربان هێشتا لە چۆمانە با ئەم جیلی فەیسبوک و ئینتەرنێتە کە من باسی جیلی ئێستا ئەەکەم خۆ ناڵم خەتاکە هی مناڵەکەی منە کە مناڵەکەی من عیلاقی بە سەردەمە خراپەکەەوە هەیە ئێمەش لەم سەردەمەیە پەروەردە بووینەوە کۆمەمان لێ هات بەڵام سەردەمێکی زۆر خراپ تێککەوتوین پەروەردەکەمان وەکو پێویستنی ڕاگەیانمان وەکو پێویست نیە وەکوتم سیستمی هیچ و پوچە وەکو ئەو زانە کۆمەڵناسە کەنەدیە ئەیڵێکە ئوستازە لە فەڕەنسا کە سیستمەکە لە سیستمی هیچ و پوچە وەرە بزانە ئەوانەی کە هیچیان پێێنێ و بە ناوی مۆدیل و بە ناویەوە بزانە چۆن دەوڵەمەنیاکان بە ئاسمانە بزانە ئەوانەی قیەمی ئەخلاقیشیان هەیە و ئوستازن و ڕۆشنبیرن و چۆن ئەیان خەن ئەمە سیستمەکەی ئەم سیستمی ڕئیسمالی ئەم سیستمە نێودەوڵەتیە ئەمە بۆ دروستەکان لەبەرەوە زۆر ئاسایی خراپ بەکاری بێنی تۆڕە کۆمەڵایەتەکان وەکەوەی ئەیبینی کە ئێستا چۆن انحراف و لادان دروست بووە بەرحاڵ ئێمە هەموو بەڕێزانەی کە پرسیاریان کردبوو جوابمان نانە و کاتەکەشمان تەواو بووە بەڕێزان تا هەڵقەی داهاتوو تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ